هەولێر بەدڵتۆم خۆشەوێ لە شاران تەنیا تۆم دەوێ هەر تۆی شادیم بۆ دەهێنی یەک بینینێ دێنێ دێنێ هەولێر تۆ ئاوێنەی مێژووی تۆ دوێنێ و ئەمڕۆ داهاتوویت هەولێر سیمفۆنیای ئاوازیت بۆ هەمووان جێگای شانازیت هەولێر 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 هەردەم مەوادانی تۆ قەت دڵڕاقی نازانی لەگەڵ خەڵکی نەرمونیانی ئەتۆ ماڵی گێش کوردانی لەوەتەی هەیش کومەندی چەتر و سایەی گەلی کوردی هەولێر چاوی کوردستانی لەلای هەموو کاسێ جوانی هەولێر 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 بەدڵتۆم خۆشەوێ لە شاران تەنیا تۆم دەوێ هەر تۆی شادیم بۆ دەهێنی یەک بینینێ دێنێ دێنێ هەولێر تۆ ئاوێنەی مێژووی تۆ دوێنێ و ئەمڕۆ داهاتوویت هەولێر سیمفۆنیای ئاوازیت بۆ هەمووان جێگای شانازیت هەولێر 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 وەک مێنارە سەر بڵندی وەک پێشمەرگە شکۆمەندی وەک قاڵە خۆ نەچەمێنی تا کورمە بێ تۆ دەمێنی هەولێر شاری میهرەبانی شاری پێکەوە ژیانی وەکو ڕوحمان خۆشەویستی نەسرا